دوای ماوەیەک لە نەخۆشی و تەمەنێکی پڕ لە خەبات و خزمەت سلێمان عەبدوڵڵا ناسراو بە مام ئاشنا کەسایەتی و پێشمەرگەی دێرینی ڕابوونی ئیسلامی کۆچی دوایی کرد و لە شاری ڕانیا بە ئامادەبوونی سەرۆکی کۆمەڵی دادگەری و کەسوکاری و هاوڕێ و هاوسەنگەرانی پرسەکەی بەڕێوە چوو. کۆچی کاک ئاشنا هەموو لامانی نیگەران کردووە بۆیە دەبینین لە مەراسیمی ناشنەکەیدا وەلەو لە شەو بوو شەوێژی درەنگیش بوو بەڵام خەڵەباڵگێکی ئەزگار زۆر بوو لە پرسەکەشی بە هەمان شێوە ئەمڕۆ جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان هاتووە بۆ بەشداری پرسەکەی ئێمە لە ڕاستیدا بەناوی مەکتەبی شەهیدان و پێشمەرگە دێرینەکانەوە سەرەتا سەرخۆشی لە خۆمان ئەمجار لە خانەوادەی محتەرەمیان لە کوڕانی کچانی لە براکانی لە خۆشەویستانی بەگشتی لە هەموو لایەک دەکەین. کاک ئاشنا ڕاستیەکەی خەبەژیانی خۆی لە خەبات و لە تێکۆشان لە پێناوی ئاین و گەل و نیشتیماندا سەرف کردووە. هەمیشە پێشمەرگەیەکی دانەبراو بوو بە هیممەت بوو بە ورە و ئیرادە بوو کەسایەتێکی بەرزی ناوازەی کۆمەڵایەتی هەبوو لە نێو خەڵکو جەماوەردا و لە ناو برا پێشمەرگەکاندا زۆر خۆشەویست بوو. قارەمان سلێمان یەکێک لە کوڕەکانی مام ئاشنایە وەک ئەو دەڵێ باوکی هەمیشە لە خزمەتی دین و ژینی خەڵکدا بووە و ئیسلام دۆست و پیاوی ڕۆژە سەختەکان بووە. باوکی مەتەمەنی خۆی لە خزمەت ئەو دین و ژینیدا سەرف کردووە. خوای گەورە لی قبوڵکە، خوای گەورە لی خۆش ببێت. زۆر سوپاسی دەکەین کە ئێمە بەو شێوازەی پەروەردە کردووە. ئینشاءڵڵا ئەمەش ئەو ڕێگای دەگرین کە و گرتبوویە بەر. زۆر سوپاسی ئەوانە دەکەین کە بەڕاستی هەر لە سەرەتای نەخۆشیەوە هەر هەتاوەکو وەفاتیشی لیان پرسیەوە زۆر سوپاسیان دەکەم. بەڕاستی ئەزیەتیان کێشاوە بەشداری ناشنەکەیان کردووە لیان پرسیوە. گاشنە پیاوێکی بە خزمەت بوو دڵسۆز بوو زۆر ئینسانی کەسایەتیەکی زۆر نەرمونیان و هێدی و لەسەرخۆ بوو کەسێکی زۆر پاک و دڵسەر لە بۆ خزمەتی ئیسلام و موسڵمانان هەتا بنی دڵسۆز بوو لێ بڕاو بوو زۆر ئەنی چست و چالاک بوو زۆر ئازا بوو و زۆر بەخەم خەڵکیەوە بوو کاروباری کۆمەڵایەتی بۆ خەڵکی دڵسۆز بوو پیاوێکی زۆر خاکی و متەواضع بوو زۆر خۆ بەکەمگر بوو. بە شاهێدی هاوڕێ و هاوسەنگەرانی و کەسوکارەکەی مام ئاشنا پیاوێکی وەرەبەرز و بەهیمەت بووە و هەمیشە دڵی لەگەڵ ئیسلام خوازاندا بووە و بۆ هەمیشە لە یادەوەری خەڵکدا دەمێنێتەوە. دوای ماوەیەک لە توشبوونی بە نەخۆشی دوجار شەوی ڕابردوو لە تەمەنی 71 ساڵیدا کۆچی دوایی کرد و بە ئامادەبوونی هاوڵاتیانی دەڤەرەکە و کەسوکارەکەی لە گۆڕستانی بەستەهیزە لە ڕانیا بە خاک سپێردرا. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێنەس ئەرسەلان کەناڵی پەیام.